لە وڵاتی بەریتانیا یاسا و نظامی ئەم وڵاتە لەگەڵ هاوڵاتێکی بەریتانیا یەکسە ڕایگرتووین خزمەتمان ئەکەن لە هەموو ڕۆ خەدەمیەکانەوە. من هەموو جار دوعای خێرم ئەوەیە دوای نان خواردن کە سوپاسی خوا ئەەکەم، ئەڵێم خوایە هاوکاری و تەمەنی درێژیش بەم وڵات و نیزامە بدەیت کە ئاوا خزمەتی خەڵکی ئاوارە ئەکەن کە ئێمە هاتوینەتە وڵاتیان و دانیشتوین بەبێ ئەوەی کە هیچ بتوانین سوودێکمان هەبێ، ئەوان هەم ئەمان پارێزن لە ڕووی حیات پارێزیەوە هیچ ترسێک نییە و باشیش خزمەتمان ئەکەن و لە ڕووی ئینسان دۆستیشەوە زۆر ئینسان دۆستن لە گەڵمانە. من ئەو ماڵانەی کە لێرە دراوسێ من ئەزانن کە ئێمە بێگانەین، زمانەکەیشیان باش نازانین، لەگەڵیانە بدوین، بەڵام ئەوان خۆیان سەلام و مەرحەبامان ئەکەن، لە دوورەوە دەستمان بۆ بەرزەکەنەوە، بە بەرماڵمانە ئەڕۆن سەلاممان لێ ئەکەن. زۆر لە ڕووی ئینسانیەوە ئینسان دۆستن. حتا ڕۆژێک لە سەر کورسیەکی درێژ لە دەرەوە دانیشت بووم، ئافرەتێک هاتە بەردەمم بە نەخۆش و نائاسایی ئەزانیم، لێی پرسییم هاوکاری بکەم، وتم سوپاس دەکەم لەبەر تیشکی هاتاوەکە لێم پێم خۆشە دانیشتوم. ئەمانە ئیتر لە ڕووی ئینسان دۆستی ئەوەندە بەهەستن لە شوێنەکانیان کە ئەچیت وەکو پێویستی بە شوێنێکە بێت، دەستگایەکی دەوڵەتی بێت یا هەر شتێکی تر بێت، بە جوانیان بەدەمتەوە ئیستیقبالت دەکەن، بە ڕێزەوە معاملە لەگەڵەکەن. پێت ئەڵێ ئەتوانم هاوکاری بکەم بەم شێوە جوان و ئوسلوبە جوانە یان بەدەمتەوە. حتا زۆربەی کات زۆر بە پێکەنینێکی نەرم یان بڕووتەوە بۆ ئەوەی هاوکاریت بکەن و کار ئاسانیەکە بۆ بکەن لە ئیشەکەت. خەڵکی ئێرە زۆر، وڵاتی ئێرە زۆر باشن بۆمان لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ماڵەوە، لە ڕووی خزمەت گوزاریەوە زۆر باشن بۆمان. دراوسەکانیشمان ئینگلیزن و زۆر باشن، هەمویان باشن بۆمان. شتیوان نەبووە مەسەلا بڵێن ئەمە لە چک بەسەرێکە یان ئەمە مسڵمانە، ئەمە خۆشمان ناوێ لە ئێمە نییە، من شتیوان نەدیوە. دەزم عایلە خۆیەتی مناڵەکەی چۆن مەسەلا تربێت دیاوە، چۆنی پەروەردە کردووە، چۆنی گەورە کردووە. ئەم وڵاتەوان نییە مەسەلا بڵێ وەڵام من ئیتر هاتوومەتە ئەوروپا تەواو ئیتر هەموو شتێک یعنی وانییە، بەدەست خۆتە، باش و خراپ بەدەست خۆتە، بەدەست ئەو عایلەیە. ئەو عایلە چۆن بێوێ خۆی بپارێزێ، خۆی مەسەلا هینکە بەدەست خۆیەتی. قەیناکە ئازادیە خۆ ئەم وڵاتە هەموو کەسێ ئازادتیایە، بەڵام هیوا هەیە ناتوانێ و ئازادیە یعنی هینکات پەیڕەوکە هەر بەینەکەی خۆی ئەڕوا بەڕێوە. داوا لەو خوشک و برا بە ڕێزانە کەم کەیەنە ئەم وڵاتانە عادەت و کولتور و تەقالیدی خۆمان تێک نەیەن. بەخوارە وەڵڵا ئەم جلە کوردیانم لە بەرایەوە نەم پێ خۆشە، لە مەتاریش سەرکەوتمەر بە جلی کوردیەوە هاتم کە لەوێەوە هاتم، جلی کوردیم لە بەرا بوو، ئەوە نەم پێ خۆشم، جا سەریشمەکەن، پێشم ناخۆش نییە کە سەیرمەکەن. سەیری ئەو جلانەکەن لە بەرما و مەسەلامە شتێکی هینە ئەوان نەیاندیوە، بەس من خۆم پێم خۆشە، خۆشمەوێت، چونکە ئەیە کولتورەکەی خۆمە.